خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. دۆخەکە لە ڕۆژاوای کوردستان تا ڕادەیەکی زۆر بەرەو دژواری هەنگاو دەنێت. بەداخەوە دۆخەکە بە جۆرێکە کە لە ئێستادا لە ڕۆژاوای کوردستان من ئەمەوێ لە ڕێگەی ئەم نەخشەیەوە دوازانیاریەکانی شەرتان بۆ بگوازمەوە جگەلەوەی کە هەندێ زانیاری نەبیستراویش کە تا ئێستا بڵاو نەکراوەتەوە بە ئێوەی بڵێم. سەرەتا من ئەمەوێت لەسەر نەخشەوەتان پێ بڵێم کە ئەوەی هەیە پێشتر زۆر بە خێرایی ئەوە بڵێم پێشتر هێزەکانی سووریای دموکرات هێزەکانی هەسەدا بەهۆی ئەوەی کە فەراغێکی ئەمنی بۆشایەکی ئەمنی گەورە هەبووە توانیویانە ڕوبەڕووی داعش و گروپە تیرۆریستیەکان ببنەوە من بچ باب عفرین تا شێخ مەقسوود و ئەشرەفیەش لە ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتدا بوو. لە ڕۆژهەڵاتی حەڵەبیش دێرحافر و مەسکەنە و چەند گوندەوارێک بە بەنداوی تشرینەوە وەتا ئەگاتە سەر ڕووباری فرات کە تەبقەی لێە لە ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتدا بوو. پێشتر بە پیلانێک هەندێک لە هێزەکانی نزیک لە تورکیا چەتەکانی نزیک لە تورکیا عفرینیان دەست بەسەرداگرت باب و من بچ دەستیان بەسەر داگیرا و داگیر کران. کورد لە یان هەسەدە لە شێخ مەقسوود و ئەشرەفیە مابوو. ئەوەی خۆتان بینیتان لە دیمەنەکانی ڕۆژانی ڕابردوو دۆخەکە بەو جۆرە بوو دوای ئەوەی کە وانی شاندرا کە ڕێکەوتنێک هەیە بۆ پاشەکشێکردن کە دەسەڵاتی سەربازی هەسەدە و ئاسایش لەوێ نەمێنێ دوجارەوە بوو شەڕەکە کەوتە دێرحافر. لە دێرحافریش دوایەوەی کە ئەمریکەکان سەردانێکی ئەوەیان کرد و تەختیەکی سەربازیان کرد بەداخەوە هەسەدە ناچار کرا بە بۆنەی ئەوەی کە ڕێکەوتنێک هەیە لە دێرحافر و مەسکەنەش بکشێتەوە بۆ تەبقە. لە تەبقە دیسان فشارەکان لەسەر هەسەدە زیاتر بوون زۆرتر بوون و چڕتر بوون. بۆیە لە پێناو ئەوەی کە شەڕ نەبێ و هەسەدە بگەڕێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ڕووباری فرات ڕۆژهەڵاتی ڕووباری فرات ئەمە ڕووباری فراتە ئەم خەتە ڕووباری فراتە کە ڕۆژهەڵات و ڕۆژاوای پێوترێت ڕۆژهەڵاتی فرات و ڕۆژاوای فرات. دوای ئەوە بوو تەبقەشیان جێهێشت هەرچەندە لە هەندێک شوێن شەڕ کرا و بەرگری قارەمانانە کرا. دوای مایەوە سەر ڕەقە هەتا شەوی ڕابردووش هێزەکانی سووریای دموکرات لە ناو ڕەقەدا مابوونەوە. بەڵام دووبارە بەهۆی ئەو هەوڵە چڕانەی کە هەم نێودەوڵەتی و هەم ئیقلیمی و هەم ئەو فشارە گەورانەی لەسەر هەسەدا و ئەو گروپە تیرۆریستیانەی کە بە ناوی حکوومەتی کاتی سووریاوە ڕوویان لەو ناوچانە کردووە بۆ ئەوەی خوێن نەڕژێ زیاتر ڕەقە چۆڵ کرا و ئەم بەرە بەیانیەش بەنداوی تشرینیش کە لە ساڵی ڕابردوودا بەرگریەکی و بەرگری و بەرخودانێکی گەورەی لەسەر کرا بەنداوی تشرینیش چۆڵ کرا. لێرە نەخشەکە بەو شێوەیە عین عیسا مایەوە لەگەڵ ژمارەیەک لە گوندەکان ئەگە پێشتر سەرێکانی و گرێسپی هەبوو ئاویش بەهۆی ئەوەی کە لە سنووری باکووری کوردستان و لە دەسەڵاتی تورکیا نزیکە پێشتر ئەو دوو ناوچەیە دەستیان بەسەر داگیرا بوو کە عینڕەس و گرێسپی بوو تەڵەبیەز بوو کە بە کوردی گرێسپی و سەرێکانیەکە کۆبانێ لەو ناوچێدا مابەوە. ئەمڕۆ جارێکی تر چەتەکانی بە ناوی حکوومەتی کاتی سووریا و گروپە تیرۆریستیانە هەرچەندە ئاگربەست ڕاگەیەندرا بوو بەڵام هاتن لێرەش لە عین عیسا بەداخەوە ئەو کۆریدۆرەش نەما ئێستا کە ئەڵێن کۆبانێ دۆر پێچ کراوە یان کۆبانێ گەمارەدراوە ئەوەیە لەولاوە من بج و بابە لەولاوە سنووری باکووری کوردستانە کە کەوێتە سەر بەپێی ئەو نەخشە داڕێژراوانەی دوژمنان کردویانەکەوێتە سەر سنووری تورکیا عین عیساشە ئێستا کۆبانێ دۆرپێچ کراوە بەداخەوە بەڵام بەرخودانێکی گەورە لە گوندەکان هەیە تەواوی گوندەکانی دەوریبەری کۆبانێ و ژن و پیا و گەنج و لاو بەیەکەوە هاتوون چەکیان هەڵگرتووە و ئەڵێن ئێمە بەرگری لە نەفسی خۆمانەکەین. ئەمە بەو دیوەدا لەلایەکی ترەوە هێزەکانی سووریای دموکرات لە دێرە زوور بوون و بە تەواوەتی لەو منتیقەیە لە مەسکەنە بوون ئەمە خەتێک بوو هەتا ئەهاتە ئێرە دێرە زوور بە 100% عەرەبیە عشیرەتە عەرەبیەکان بەشێکی ئەو دی و ڕووباری فرات بەشێکی تا ئەم ساتانش
هاوسۆز بوون و لە ناو ڕێخستنەکانی داعشدا بوون هەسەدە کۆنتترۆڵی دۆخەکەی کردبوو هەسەدە نێهێشت ئەم داعشانە زیان بە خەڵک بگێنن ئەوەی جێگەی داخە لەگەڵ دروستبوونی ئالۆزیەکان لە ڕقە و تەبقا بەشێک لە عشیرەتە عەرەبیەکان و بەشێک لەو گروپانەی کە پێشتر کۆنتترۆل کرابوون بەشێکیان کە لە ناو فرقەکانی هەسەدەشدا بوون بەڵام هەڵگەڕانەوە پشتیان لە هەسە دەکرد شەڕ دێرە زوریش کەوت کە دێرە زۆر کەوت ئەم خەتە چەند گوندەوارێک و چەند گوندێک و چەند شارۆچکەی بچووکی لەسرە شەڕ هاتە ئێرە شەدادیە دوا سنووری شەڕە جارێک گروپە تیرۆریستەکان هاتنە ناوی هێزەکانی سووریای دموکرات ئازادیان کرد جارێکی تر هاتنەوە ناوی لەو دەوروبەری شەدادیە لەو نزیکانە زیندانێک هەیە کە داعشەکانی تێدایە و ئەمڕۆ بە تەواوی تواناوە وێڕای ئەوەی 9 شەڕڤانی شەهید کەتن شەهید بوون بەڵام لە بەشێک لە داعشەکان ئازاد کرا لێرە کەمپی هۆل هەیە کەمپی هۆل هەیە لەو ناوچەیە کەمپی هۆل زیاتر لە 20,000 داعشی تایە هەمویان کە سوکاری ئەمیری داعشەوانەی ڕابردوو ئەوانەی ئەگەر منداڵێک هەبوو بێ لە کچوو لە کوڕ گەورە بۆ ئێستا دەستی چەکەگرێ بۆیە مەترسیەکی گەورن ئەیانەوێ خەتێک لێرە بکەن و کەمپی هۆلیش دەست بە سەردا بگرن و داعشەکانیش بە جۆرێک لە جۆرەکان ئازاد بکەن یان بەرەڵا بکەن ئەمە بەو جۆرەیە سنووری کوردستان لێرە لە حەسەکەی مەترسیەکە لێرەیە لێرە بەشێک لە گوند هەیە ئەمە پارێزگای حەسەکەی تا ئێستا هێزەکانی جژە تیرۆر هێزەکانی کۆماندۆ خەڵکی هەسەدا و خەڵکێکی زۆریش بە پاڵپشتی ئەوان لە دەوروبەری چەند کیلۆمەترێکیش لە دەرەوەی حەسەکە لە بەرخودانێکی گەورەدان وێڕای ئەوەی کە مەترسیش هەیە لێرە لە سەر کەمپی هۆڵ ئێرە قامیشلۆوە و دێرکە حەمکۆ و چەند گوندێکیش هەیە ئەم ناوچەیە بۆ کورد ماوەتەوە ئێرە دابڕاوە بەداخەوە عین عیسا کە کەوت ئێرە دابڕاوە ئێرە بۆ کورد ماوەتەوە ئەمە کە بۆ کورد ماوەتەوە دیوێکی سنووری هەرێمی کوردستانە کە بەشێکی کەوێتە سنووری ناحی ڕەبیعە و ناحی سنوون و خانە سۆر بەو خەتە درێژە بێتەوە تا ئەگاتە سەحێلا ئەم منتیقەیە هاوسنوورە لەگەڵ باشووری کوردستان بەشێکی لەگەڵ سەحێلا کە هاوسنوورە لەگەڵ قەزای زاخۆیان دارەی سربەخۆی زاخۆ بەڵام بەشێک لێرە لە ئەلبوو کەمال و ئەوانە لە نەخشەکە گەر زۆر وردیش دیار نەبێ ئەوەیە کە ئێستا ئەوەی کە لەسەر شاشەی کورسات نیوزە کە بە ئێستا ئەڕوات مقتەدا سەدر کە هۆشداری داوە ئەوەیە کە گەر بێت و کەمپی هۆل و ئەو داعشانی شەدادیە خۆیان ڕێخەنەوە وەکو خۆی ئەیڵێ بەڕێز مقتەدا سەدر کە لە ئوردن بەعسیەکان تەمویلیان کردوون و ڕێکیان خستون مەترسی ئەوەی کە ئەڵێن مەترسی لەسەر عێراقا ئەمە مەترسیەکەیە و بە دیوێکی تریشدا ئەوەی هەیە بەرخودانێکی گەورە هەیە و خەڵک لە ئامەد نزیک بۆ تۆ لە کۆبانێ لە ماردین خەڵک جوڵاوە ئەوەی کە زانیاری و دەمەوێت پێتان بڵێن ئێوارەی ئەمڕۆ بڵاو کرایەوە کە بەڕێز جەنەڕاڵ کۆبانێ لەگەڵ ئەحمەد شەرع کۆبۆتەوە بە پێی زانیاریە نافەرمیەکانی من بەر لەوەی بێمە ناو ستۆدیۆ پێیان ڕاگەاندم کە بەڕێز جەنەڕاڵ کۆبانێ گەڕاوەتەوە ڕۆژاوای کوردستان و لە ڕۆژاوای کوردستانە و لەسەر ئاگربەست و لەسەر ڕێکەوتن هیچ هەنگاوی نەنراوە ئەم شەو کۆبوونەوەیەکی یەکلاکەرەوە ئەکرێ هەرچەندە سەفەربەر ڕاگەراوە نەفرعام ڕاگەێنراوە بەڵام ئەم شەو دۆخەکە بڕیاری لێدرێ کە شەڕیمان و نەمان لە ڕۆژاوای کوردستان بکرێت چکە نیەتەکە تەنها ڕۆژهەڵاتی فرات و شارە عەرەبیەکان و ناوچانە نەبوو من گفتوگۆکەم لەگەڵ دوو میوان لە ئەو بەرنامەی پانۆرامادا لەگەڵمانە بن بەڕێز محەممەد عوسمان سەرکردەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ هەروەها بەڕێز بنیاد جزیری ڕۆژنامەوان لە قامشلۆ لەگەڵمانە بێ سەرەتا هەچمە ڕۆژاوای کوردستان لا هێڤاڵ بنیاد سلااف و ڕێز هەڤاڵ بنیاد ڕەوشە ڕۆژاوای کوردستانی و بتایبەتیژی عەسەکە و کۆبانێ نەها چوایە
شباب سلاورس سلااو ڕێز جناب بۆ وخمو تماشاواني التلفزيون راستی جواب فرمو کرد دسپیکا برنامه ده پلانه کی گله دوره لسر گله کرد و دسکوت گله کرد وای کردستانه ام پلانا تیبت دیه پشتی دین پاریس زیادتر اشکره بو اسرائیل ترکیه امریکا و روسا لفرانسا هات کردن هزین کوالوسون همه هبشن جبو سپیشاروجا سوریه نلقوا برجوندي قد سوريا نلقوا برجوندي ام هزين مزن جوران الهارمي وهي نابلاتي سوي اساسي وعرفنا كي انجي بقطعنا كي درست به هكذا نجبو اسرائيل باشري سوريا هات بقطعنا وسياسة قيود متي بقويس يعني جولاني على تركيا يجي دستپیکا شورش روجاوای کردستان دستپیکی علاوه دیگری الهول بدوکو اجنبی فا یک بین سیاست فا بدنشان دن امپراتوریا عثمانی جنوبی جنوبی بده و تبی اساساً همه هولدار کو نارامی قضاء سوریا درست بده و نه هی استاتوی کی گو کردان درست بده او تم جیر رایداری من دارم کو شباب باشری کردستان استاتوی کی چه اسلام عثمانی هم نافذن و هر همه هول بدن بود استکو سبزناره. و بعد کدام سیاستانا بتوجه بیشتری گروهی یعنی جمعی شنبه کی هیئتی کی جاری قصدا بود دمشق دو بردوام که درباره توشیح حسد و پیشروی سوریه و قرار بوجه امضا بکر مثل فرقه و بدای قصدا عراقي لرزوي حتى كبينو فرقاكي عسكرية يكتين جن درست به تايبت وهر كل الدنيا جريد هر بريار مليجي بالكبو السرد هات كرن جبينة ده قر أبهيما بارغوتن أسعد الشباني وزير كامي الدولة حكومة كان في أولا جنون دارا وستاندونو اجتماعاً برداشت میکنه. ششمان مدید چوا ایشی شیخ مسعود اشرفی هرکن تبدو ایمانی که هبود بو شیخ مسعود اشرفی هنوز قصد الور نماود لیکن افسایش که کندرین هبود ورده کل بجین گوره کردن. پیشات چاوی جوانی کی سمجیم هم کل بجا برچاده. دبستان خوشخانه مزگل هر وسا نزیکاتی هست دربی مروباتی دربی اخلاق السر حوالا دنیس شدید و چالش قاطی سیام عادتم بخورم در کل کجیتی درست کرد. بدون دیسا جا دربستس راوستان شرط اعلان کرد دیسا وانا بنفکر یعنی هم بو یکی نسخانی پیمانا گذاب و بنفکر هم بو عده آداری بنفکر دوره برای خودم در حق رو خود جناب و بحث کرد در راپوری ودد اب سیاست هم تواتي بول مهاتنا كي هي هم دعادية حكم بود دولة ترك على الكرب أو فرش عليه سوريا بريبادرة هم زي دعادية هي نابنا طويلة يجوي أو بيمانة جوهبون أو بقضانا قصد يجي ترور داعش ونتني بورشلات نابين آرامی درست کرد ولی آرامی جو جهانی کیش درست کرد هم بقضانا هات کردن امروز ودير ناي بركتن بتجدي شتكاني داعش بو بدنا حضارة بتجاه ولو شو دي هنا او انا نقول في مالي قد ما قد شريكي بديها اذا كرنكو او انا ام دولة تكشف عشان كده مش محمد الجولاني بقول داعش او انا امين قدوس بدنا شامل يقول يعني روش بيشتري استا اما بردان فرناوش هو دفعنا نقول تفهم فرنسي سوريا وتبت بورجواي كردستاني بيجي بكل شر وكل سوي اساسيا برفرح دبا انا خوباني بوربيتش وفازن بيشتي شباب نزيكي حتى كيف بدي برز بنياد نها بشتي عين عيسى شو نها كوباني دور بيتشا يعني هزن سوريا ديمقراط هسه نكارن اكيد هز هنا لوره بلي يعني غير امداداتك بيويس بنكارن بچن چكوري دور هنا
كوريدورا جورات شيء ملت مية بل ملت كنت زانين تماشوان وجي لزانين دما بالفضاء أنا كوباني قالي ما جواني كرد باشوري كردستاني بري خدان بو كوباني باكوري كردستاني سيمور قطاندن لرجلاتي كردستاني بري خدان كوباني قالي ما لباشور 24 سال ترکیه و امروز استا دیساجی برخوردانی که مینا برخوردانی کاتی ده هزار و چهارده کوبانی ها کردن دیساجی گلیمی کوبانی سوز دادن او برخوردانه زندگی بکن هر لکوبانی شونی دن یوجی وقت من بود بله که سفر برای بیشتیش با کوبانی و کردستانیایی با خودی لسکفته گلیم کوبانی و شونی دیده کرد روشة حسكي توايا هذال بنيات روشة حسكي حطاني بري ساعتك من الويدروم يعني بروشة ور آرام مشتكلين تدبير هن شتكاني داعش تفرطت بيدي بلبو قارب الزنبيبة وشنيواني رازاي مجدي أو عشيري بلوان الحكومة بالتسريبات والتبليغ هذه درس بكن ليه بشتي هم دركاني حسكي هم جداري دورباني حسكي حمود بو كنترولا هذي قصده وهذي جوهري وهذي هيبات ده وقال في صوت ده يقولون برفضاني كي بيهبن بريا واني يشابه كرن يعني حتى انا حسكي آرام يعني داري شرط وقتنا كي تشتكي دنا حسكي ولا دورا يكمين بله ئەجێ بەگەرم جەمتە بەڕێز بنیاد بەڕێز کاک محەممەد ئێستا دۆخەکە بەو شێوەیە وەکو بەڕێز بنیادیش گوتی کە دۆخێک لە 2014 لە کۆبانێ دروست بوو کورد لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵات لە باشووری کوردستان سنوورەکانیان بڕی و هێزی پێشمەرگەش داخەڵ بوو ئێستا کۆبانێ گەمارۆ دراوە و مەترسی لەسەر ناوچەکانی تری کوردستان هەیە ببورن دەبێ کورد لەو دۆخەدا لەو سەفەربەریەدا لەو نەفر عامەدا چی بکە لە هەر شوێنێک بێ کورد بەڵێ کاک زانا سڵاو لێ بێ سڵاو لێ بێ دیارە سەرەتا دەمەوێت سڵاو بنێرم بۆ قارەمانان و تێکۆشەرانی ڕۆژاوا و سەری ڕێز و نەوازش بۆ شەیدەکانیان دا ئەنوێنین و هیوای زوو چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازین و سەرشۆڕی بۆ داگیرکەرانی کوردستان لە ڕاستیە زۆر بە جوانی لە نەخشەکە ڕوونت کردەوە بەڵام هەر بۆ بەرچاو ڕوونی بینەران تا ئێستا ئەوەی شەڕکە کەوتۆتە کوردستان و بەس شەڕ لە عین عیسا تقریبان کوردستانی تر باقی ئەو شوێنانەی تر هیچی کوردستان نەبووە و هەمووی ئەو شوێنانە بۆ کاتی خۆی بەهۆی شەڕی داعشەوە داگیر کراوە لە ڕاستیە ئێمە ئەم میوانە دوو پەیوەندیمان هەبووە لەگەڵ هەواڵان لە ڕۆژاوا یەکیان لە حەسەکە یەکیانش لە کۆبانی لە هەردوو لە ئیمانێک و هورێکی بە قووەت و بەهێز هەیە بۆ یەکە تەسەور ناکرێ کە ئەو ناوچانەی کە منطقەی کوردستانەکەیەتی وا بە ئاسانی لەدەست بچێ من پێم خۆشە لێرەوە شتێک ڕابگەێنم پێم خۆشە بەڕەسمی داوا لە جەنابی سەرۆک بافڵ تاڵەبانی بکەم کە وەکو چۆن لە ئامەد و لە ماردین و لە شوێنەکانی ترەوە خەڵک بەپیری بەرەو ئەو شەڕە چووە و هێزێکش لێرەوە بە هەر شێوەیەکە لە ڕێی پردی هەواییەوە یان لە زەوی بە هەر شێوەیەکە من پێشنیاری ئەوە ئەکەم هێزێکی ئێمەش بچێ بۆ بەشداری لەو شەڕە و ئەم بەندەیەش یەکێکە بم لەو پێشمەرگانەی کە ساز و ئامادەین و هەواڵەکانشمان لێرە کە زۆریان قسەیان لەگەڵمانە کردووە ساز و ئامادەن بۆ ئەوەی بچین بەشداری لەو شەڕە بکەین چونکە مرۆڤ یەک جار لە دایکە بێ یەک جارش ئەژێ یەک جارش ئەمرێ ئەوەی ئێمە ئێستا لە ڕۆژاوا دەیبینین ئەمە هاوپەیمانی نێودەوڵەتی درۆیەکی گەورە دەرچوو مافی مرۆڤ درۆیەکی گەورە دەرچوو پاراستنی مافی گەلان درۆیەکی گەورە دەرچوو و هەموو ئەو ڕێکەوتن و تەوافقانەی کە هەبوو هەموو درۆ دەرچوو بۆ یەکە ئێستاکە شەڕەکە ڕوبەڕووی گەلی کوردستان بووەتەوە و شەڕەکە ڕوبەڕووی میلەتەکەمان بووەتەوە ئەم شەڕ ڕۆژێ لە ئیلامە ڕۆژێ لە کەرکووکە ڕۆژێ لە مهاباتە
ڕۆژە لە دیاربەکرە، ڕۆژە لە قامشلیە، ئەم ڕۆژ لە کۆبانێ و لە عین عیسا و لە حەسەکەیە. بۆ یەکە وازەحە شەڕەکە، هیچ پێویست بۆ ناکە ئێمە تەفسیری زیاتری بۆ بکەین. شەڕەکەش پەیوەندی بە شەڕێکە ڕوبەڕووی میلەتی کورد بۆتەوە و میلەتی کورد دەبێ ئەمڕۆکە مەردانە لە هەر چوار پارچەی کوردستان لەسەر ئەم کەیسە، لەسەر ئەم تاوانە گەورەیە بێتە جواب. بەڵێ ئەو تاوانەی ئەمڕۆ بەرامبەر میلەتەکەمان کراوە، ئەو تاوانەی کە چەند ڕۆژە بەرامبەر میلەتەکەمان نەکرێ، بۆ یەکەم جارە کە میلەتی کورد بەم شێوە تووشی کارەساتی وا بێتەوە. جا بۆ یەکە ئەرک و سەرشانی کاک محەممەد دڵپڕیەکە تۆ فەرماندە و پێشمەرگەیەکی دێرینی دڵنیام مەسەلەن چەندجار خوێنی خۆت بریندار بووی، خوێنت ڕشتووە لەسەر ئەو کوردستانە لەگەڵ هاوڕێ و هاوکارەکانت، هاوڕێکانت شەهید بوون، هەمیشە پڕ مۆڕاڵ بوون، کەرکوچەکان هەمیشە پڕ هێزورن. ئەم دڵپڕیەت لە چێوە دێ؟ ئەم دڵپڕیەت لە چێوە دێ کاک محەممەد؟ کاکزانە ئێمە بەڕاستی هەست دەکەم ئەم شەڕە تەنها هەر ئەوە نییە مەسەرم پەلەماری کوردی ینی باکوور یان ڕۆژاوا بدرێ. ئەمە ئەم شەڕە شەڕێکە ینی ڕوبەڕووی میلەتی کورد بۆتەوە. ئەبێ میلەتی کورد ئەوەی لە هەر شوێنێکە، لە هەر پارچێکی کوردستانە، لە هەر شار و شارێزکەیەکە ئەبێ وەک مرد بێتە مەدان فشارێ دروستکە. چونکە ئەم فشارە ئەمڕۆ لەسەر ڕۆژاوە بیانی لەسەر باشوورە، دوو بیانی قەتوعامی باکوور ئەکرێت، چوار بیانی قەتوعامی ئیلام و مەهابا دەکرێت. بۆ یەکە شەڕەکە شەڕێکی سەرتاسەریە، بەڵام ئەمڕۆکە سەری هەڵداوە لە ڕۆژاوەوە سەری هەڵداوە. جا ئەم بێدەنگی ئێمە وامان لێ ئەکا زیاتر دوژمن پەلەمارمان بدا، زیاتر ناوچەکەمان ئیبادەمان بکەن، ناوچەکەمان بە ئاگر و ئاسن بستوێنن، وامان لێ ئەکەن کە ئەنفالێکی تر ڕوبەڕوومان بێتەوە، خاکەکەمان بە سوتماک بکرێ، زمانەکەمان کۆتایی پێبێ، نیشتیمانەکەمان وێران بێ، کەلتورەکەمان نەبینێ. چونکە ئەم شەڕە شەڕی کەلتورە. ئێمە زۆر دەمێکە ئاگادار بووین ئەمانزانی کاتێک کە هەر سێ شاری سوێدا و قونەیتەرە و درعاکە پێشکەش بە ئیسرائیل کرا، ئێمە ئەمانزانی ئەبێ ئەو سێ شارەی کوردستان بدرێ لە مقابل ئەوەیە. ئێمە زۆر دەمێکە ئەزانی سازش و ئەزانین تجارت بە خوێن و بەلاشە و بە مێژوو بە خاک و بە نیشتیمانمان ئەکرێ. لە داعش دێ هەر خۆیانن، دوای داعش هێزێکی دردێ هەر خۆیانن، داگیرکاری کوردستان هەر خۆیانن. شەڕەکە پەیوەندی بە شەڕی کەلتورە، شەڕی ناسنامەیە، هیچ پەیوەندی بەوە نیە ئەمڕۆکەی ئەمە خۆمانی لێ دوورخەیرەوە. و من دڵنیاتانەکەم ئەم شەڕە دێ بەردرگای ماڵی یەک بەیەکی کوردەگرێ. بۆ یەکە ئەمڕۆ کەس بۆ خۆی لە ماڵەوە دانەنشێ بڵێ پێی وابێ ئەمە ئەمڕۆ ئەم شەڕە لە من دوورە و ئیتر ئەمە ڕووناکاتە من، ئەمە ڕۆکاتە هەموو ماڵێک، هەموو تاجێکی کورد. بۆ یەکە دەبێ من داوا لە قیادەی کوردستانی ئەەکەم، زۆر بۆ هەموو لایەکمان ناشرینە، هەر کەسە لە شوێنی خۆمان پاڵمان داوەتەوە بێدەنگ، گفتوگۆ لەگە یەک ناکرێ، هێزەکان ڕێک ناخرێ، حیزبە سیاسیەکانی کوردستان هەرێکە لە شوێنێکن کە زاگای لە کوردایە کەم کە زاگای لە کوردایەتی ماوە. بۆ یەکە دەبێ هەموو لایەکمان دەست خێرە ناو دەست یەک فشارێ دروستکەین، فشارێکی نێوخۆیی دروستکەین، فشارێکی هەرێمی دروستکەین، فشارێکی نێودەوڵەتی دروستکەین. با ئێمە ئەوروپا هەموو بێتە سەر جادە، نیوەی کوردوانە ئەوروپایە، با هەموو کورد بێتە سەر جادە، با بچین بەردرگای ئومەی متحیدە بگرین، با کوردی هەر چوار پارچەی کوردستان هەرسین. ئێمە ئەگەر بێ هەمان وەحدە و یەکگرتنمان هەبێ، هیچ هێزێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانێت بربەرەکانی کورد بکات، ناتوانێت خاچی کورداگیرکە، ناتوانێت نیشتیمانی کورداگیرکە. ئێستا ئێمە چاوەڕێ چیەکەین؟ چاوەڕێ ئەومانە بێن لە کۆبانێش هەمومان بکوژن، چاوەڕێ ئەومانە بێن لە حەسەکە هەمومان بکوژن، چاوەڕێ چیمانە؟ دەبێ بۆ یەکە قیادەی کوردستانی و جەماوەری میلەتەکەمان، حیزب و ڕێکخراوە سیاسیەکان، ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی، میلەتەکەمان، گەنجان، ژنان، لاوان هەموو بێنە سەر جادا. ئەمە وەکو چۆن ئەڵێ بە دیوەکە ئەڵێ نەفیرعام، بە دیوەکەی تر قەتڵ عامە.
ئەم خەتر و عامەی ئێستا ڕوبەڕووی ڕۆژاوا بووەتەوە هیچ معنایەکی نییە معقوڵە لەم سەدەیە کە خەڵک لاف و گەزاوی دیموکراتیەت و مافی مرۆڤ و عەولەمە و باسی دەیان هۆکار و وەسیلەی ترەکە بۆ ژیان بەڵام ئێمە ئێستاکە لە ئاستی ئێمە هەموو کەڕ بوون چۆر بوون چاویان نابینێ هەموو وڵاتەکان داگیر کرد خاکەکان بە سوتما کرد کچ و ژنی ئەم وڵاتیان بە سەبایە برد لە 15 قات و دەقاتەوە کچەکانمان فڕێدەنە خوارەوە ئیتر ئەمە لەمە زیاتر چی ماوە بیکەن بەس ماوە بێن پشت ملمان بگرن و برێن ئەوە ناوەکەتانە گۆڕین و ئەوە عینوانەکەتانە گۆڕین و ئەوە تەواو کۆتایی پێدێ بۆیە کە بەش بە حاڵی خۆم دیسان جاری کە دووبارەی ئەەکەمەوە جەنابی کاک بافڵ ئەمرێ بکە هەموو بڕۆین و مل بنێن بابانیەوەمان بکوژێن قەیچێکە خۆی ئەمە هەر ئەمان کوژن ئەمان کوژن وەگەوەی بێن لە ماڵ و بماندەنە بەر شەخ و بمان کوژن بۆ لە بەرگری و مخاومەیان نەکوژێن عنی عیبی چییە؟ لەبەر ئەوە ناکرێت ئێمە بەم عەقڵەی ئێستاکە فەرم و شەڕ هاتووە لە هەنگاو بە هەنگاو هاتووە لە یەک بە یەک منتقەکانی یەک بە یەک بە منتقەکان هاتووە حتا گەیشتۆتە دێرحافر گەیشتۆتە مەسکەنە گەیشتۆتە تەبقە گەیشتۆتە ڕەقا گەیشتۆتە ئێستا لە عین عیسا و وا ئیتر بەرە و حەسەکە و ئەو منتقانەش ئەچێ لەبەر ئەوە ناکرێت ئێمە هەردا بنشین پێمان وابێ ئەم شەڕە ڕووی لە چەند هەواڵێک و چەند شەڕوانێک کردووە بەڵام ئیتر ئەوە بۆ ئێمە نییە بە پێچەوانەوە من پێم وایە پێش هەموو کەسێ بە تایبەتی پێشمەرگە دیێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانەی کە هەموو گیانە گول لەو پارچەیە ئەوانەی لە پێناو خاک و نیشتیمانە تەمەنیان سەرف کرد وەوا من داوە لە هەموو پێشمەرگەکانەکەم هەر هەمومان ساز و ئامادە بین فشارێ دروستکەین یعنی معقوڵە بچن هەر چوار دەوری ڕۆژاوا بگرن نێنن چۆلەکە ئاودی بێ بەڵام لە هەمان کاتەوە وەکو گورگ بربنە گیان لاشەی ئەمبیلەتە خوڕ بەسەر خێر لەخۆ نەدیوە گیان شەخارە هەر ڕۆژێ کچمان بەرن و ڕۆژێ ژنمان بەرن و ڕۆژێ ماڵمان بەرن و ڕۆژێ خۆمان بکوژن ئەی کاکە بۆ چی بژین باشە ئەی ئەمر ئەو ژیانە نەمینەکە ئێمە بەم شێوەیە قبولەکەن جا من هیوادارم لێرەوە دەست پێ بکە ئیتر بەسە با لێرەوە با سەرەتاکەی لێرەوە دەست پێ بکە و هەمومان ناوخوای لێ بینین و ئیتر ئەو شوێنی کە پێویستەکە بچین خۆمان بەکوش دەین دەنا هیچ مەجالێکی تر نەماوە بۆ ئەم میلەتە قوڕ بەسەرا کە هەر ڕۆژ ناڕۆژێ وەکو چۆلەکە بە دەندووکی واشەوە هەر جار نازارێ یەک دوو کچی عازە و یەک دوو ژنی بەس زمان و یەک دوو پیرێژن و یەک دوو دایکە شەید و ئەمانە ئەبن ئەمە بەسە ئەمە هەتاکەی ئەمە تەحمل ناکرێت ئیتر لەوە زیاتر جا من هیوادارم ئەم داواکاریەمان جێبەجێ بکەن بەڵێ ئەگەر مولات کاک محەممەد ئەفاڵێ بنیاد ینی مۆراڵە خەڵکی چاوایە لە حەسەکێ لە قامشلەوە لە گندەوارێن وە لە دەردۆرێوان ینی مۆراڵ چاوایە خەڵک چت بێژیت ینی خورتێمە چت بێژنی ینی و لازمە باشووری کوردستانێت چ بکات بۆ وێ نەفر عامێ بۆ وێ وەزعێک و ڕۆژاوایە کوردستانی هەی من سەرەتا دووبارە بۆ ئەوان محەممەد و سەرپەستی و بانگاوی دەکەم ڕاستیژی بەێمە مۆراڵی خوا بەرە یعنی هەرکە زانجی وەک نمونە گەلێمەی ئەفرینە پشتی گوی ئەفرین بداری زۆری هات کۆچبەرکردن چوو بۆ شەڕدا پشتیشتە لەبەر دیسا جێشین دانی چەتین دەوڵەتە تو کارکردی سەربی کۆچبەر بوو وڵات قاو گوندەواری و ساتەر قاو بوودن ئێستا دیسا هاتم بۆ منطقەی قامشلۆوانە یعنی گەلێمە ڕاستی ئەفرینێ بەرخۆدێت ئەم سێ جار دوو تێن کۆچبەرکردن القسمێکی الشيخ مسعود الاشرفي والورجي بدار زوري وكوجي هات خلكي مي هي چار جاره اواره بوينها نوسا كاك افالي بنيات چار جاره اواره بالعفريني هاتيت شيخ مقصودي هاتي دير حافري هاتي تبقى ورقه ونهاجي بري خدا عسكي اي قامشلو انا برضه زحمتي امس شرط مرجن دبستاني يعني باورك قدامها ما يزال پیکاوی دزارو که بچوک ناو اراکی سرمد جان کردن و پس زحمتی کشاندن زور زحمته اما حالیه پیله حالیه که نجبو هم با پیشوازی کرنا وان جا حالیه گلی قامشلو گلی حسید دواری کوبانی بشکی بری تو کوبانی سرگرن لی عمود و شونه لیگو ملت به سیگه کی مزن اوانا پیشوازی کرد. وقتی بود جدی تا
راستي وصازين مربعية إنساني أرتقيت من جي بساجر رولاقا نانيز يعني علي أركب تسر مليون للدرباري إيريش بولسات قال كنت كان حركة زاني قال لنا الرجاوي كردستاني بقول رجاتي سوريا زادتري الوازدة 13,000 شهید پیشکش کردنش بگو بکن ستویه کیش بگو ما فی خود بگرین امروز دکتی گلی نه دیساد منطق سیده او ستادیو دمتر سیدایا اول بنیاد او ستادیو نهاد دمتر سیدایا بله بگو منطق سیده و گلی مش بگو دسکتی خود بپاریزش بگو خودی لسیده خود در کبل او هذا قهرمان ای قصد یپیگو یپیجا خودی در کبل قال ما الصوص قد مبارك كبو ميلا داغ فران درباستي شوني وامبا وحتى زانجي ام بلانات بلانك زور دوريه كاك زانا يعني ام بلانات فاضل نبره روجلانتا نابين نظام بكن ترتيب حتى زانا امريكا فازه بالنابي بروجا روجلانتا نابين يامنو بكي اسرائيل بروجي كوي ممر داود واستاس ريجيما يا باتيا سوريا بيزا اريكلن تركيا بروجيكت فايز وزني كرنا النساق الملي ومسألة مرتوري عثماني عمرو الزاني ساتي شتكاني جولاني هاد بو حلب على تركان سركرا حلب هاد بلند كرن اسام اتفاق وهذه درست كرن بشي دا بكرني عفرين وسري كاني وغريس بي وروسا بري باب عزاز وشوني دي بهذا دا بكرن الدنيا عالم حمو بيدنجا عمرو حكومتها كاتي يا الشام يا دمشقي هو إسرائيل تعويض تنازلات ده بو تركيا تنازلات ده بو روسيا تنازلات ده بو هركسي تنازلات ده ده تاني بو مستر كرسير نشوني فنيش بو غير كل عمينا أو أي شكل زود جورتك الفاظن بيت علي ده اشتكي دي بيجم كاتزانا بله ولي إعلام راجعان بين عربة ولا كي زود خراب بيده إذا بري أي شكرني بسر حلب وشيخ مقصود أمانة بكرنجي تم بفصل قصد بشويكي نباش لتنشان بكن وبخط زاني جيها ديتن رجال قصد لها درس كرنج بو ايمان بأن ذكر لي تم راقي عندنا نصر حكومتي فاتي مجي راقي عندنا دولة التركية إذا بكر ومخابن جنة ولات عربي راقي عندنا وان بشويكي قالك نباش أو سياستها يا نحس كرن يعني شرط سياستها كراهية ني دماغ بلا ذاكرين عليه كي دي عليه دي بفصل حمو كريال المبانة يا حكومتي كاتي لسر قلي كرد لسر قلي علوي صاحب لسر قلي زي السفريدا لسر قلي كريستيان قالك شوي راسي يريشي وغانا كرن ام راقي عندن هو استيلاك يجبو شرعيته كي بدبان بجيبوها كرن بله برز بنياد نها ام اگر دكارين بيجين او جروب او هيس يدين رجاوای کردستانی نبیجین او حکومت آدم کی سوریانا یان بیجین گروپین تیروریستینه یعنی چه کفرک چه اشتکانه دب وان داب بیجین کاوا حکومت سوریانا یان هر وکی بره او هر گروپ اوج بو خو هاتیه و یک حمشاته و یکی ترکیه و یکی نصره و یکی دیه و هاتین سر کرده و خوینا کرده دخوازن يعني بس دكار بيشم او دتشار شفايا حكومة دم كي دانا يعني حكومة دم كي ده صلاة معايا انا بيكم يعني حكومة دم كي لا شرعية بس دولة السوريين لا ارتشك رسمية سك رسمية ابا امر الواقع هاتية اغلى حتى زيد زانا ام تشتي جوج قربستاني هاتنا وجبل لك شوني دي هاتنا حركة زاني جيكاتي ريشي الشيخ مسعود هات كرن او تشبيجو شهيد دنز عابد او تشباكي مصري يعني حريه شونه كي هاتيه حكومتي كاسي نتوانه يعني حتى عسكري حاكميه السبن حمو شتابك بس انا تشباكاني استا لافرين بكريس في سريكاني وشوني دن امانه ديركت بداي دوله تركيا يعني بجشتي دوله تركيا تعليمات ضد الحكومة كاتي دمشق عملي قال لك شفت ايش بقاز يعني تعليمات عسكري علي شفتكاني يعني ايه ريفوريا شافيا شامي
ناکرد لەبۆ دەکەیت بۆیش مەدێتی حتا ببنا لێ ئاگربەست دەهات ئێڵانکردن ئەوانە هەر بەردەوام کردن و بەلک بنپێکردن دەربی ئەخلاق هاتنکردن عینی وان کەسێک بۆ لە ساحل و وەک گوت لە سوێدا کۆمپوژێکردن ئەو چەتانە ئەمڕۆ خوازن لە ڕۆژاوای کورسان لە دژی گەلێک کورد کۆمپوژە درست بەڕێز بنیاد گەر ئەو گرتیگەها شەدادێ بە تەمامی ئەو داعش بێن دەرکەون و کەمپا هۆلێژی داعشێ نوێ و خەڵکێ نوێ دەرکەون مەترسیە گەورە چنە هەمش بۆ سووریا هەمش شەڕانە و خۆمش بۆ عێراقیژی مەترسیە چێ ناکە؟ بەڵێ بڕاستی خواست سەرلێژی متمەقەسە بگراوی دەکەی کە دەستێ من زیرافتی ئەم عشیرێ بۆ ئێستا جۆلانی تعلیمات دایی بۆ وانگە و ژێراشتن چەپ دژیگەلێ کورد ئەم چەتێ داعشێ بۆ هاتن بەردام ژەئالیە عشیرتین عەرەبتێن پێشوازیکردن ئەوانە وان بجی دکە ئەما پێلانەکە یەک ئا دوێم ئەو دخوازن هەم چەتێن گوت هاتن بەردان لە سووریایە یعنی ڕۆژاوای کوردستانê li herêmê wan cî bike wan biçek bike û komkuja durist bike û planê wan tenê ser Sûriyê nîne herkes zanî jî ewana katê gulber encam bikirin û berê xwe bidin bo Iraqê jî wek ewana dixwazin berdewam bikin şka yek tiştekî bî jî gelek giring heye gerek miletê me jî bizan birayê giştî jî bizanibe dewleta Tirkir ewaya çete xwedîkirin û perwerdekirin û biçekkirin û derbasî mantiqêkirin û berxwedana gerê me li Kobaniyê û li لەڤەرێ دیە ڕۆژاوای کوردستانê dijî çetên Daişê li Reqayê têra zorê golixistinê din بۆ Daş bêhêz bû bandora wê li herêmê nema ema wisa dixwazin etû jinevan întîqamekî bۆ Daş bixwazin bikin ji bo êrişî gerê Kurdê بەێ ئەزێ بەگەرم جەمتە بەڕێز بنیاد کاک محەممەد بەڕێز مقتەدا سەدریش هۆشداری داوە و بەڕێز کاک بنیادیش لەوێت مەسەل لە گەربێت و کەمپی هۆل ئەو داعشانە دەرکەون مەسەلەن ئەوەی شەدادێ دەرکەون و عشیرەتە عەرەبیەکان باسی مەترسێکی گەورەی کرد کە عشیرەتە عەرەبیەکان چەکی خۆیان بۆ ینی چەکی خۆیان تەسلیم دەکەن ڕادەست دەکەن لە حاڵەتێکی وەهادا ئەمە مەترسێکی گەورە لەسەر عێراق و تەنانەت بەشێک لە هەرێمی کوردستانیش دروست ناکات ینی با ڕاشکاو بین لە ڕاستیە خەتەرەکە خەتەرێکی گەورەیە یعنی ئەتوانێت ئەمن و ئاسایشی تەواوی منطقەکە تێک بدا جا چ سووریا بێت چ عێراقە و چ هەرێمی کوردستانشە چونکە ئەو هێزەی کە لەوەیە بە معنای کەلیمە ئەو هێزە ئەو کە سوکاریان کە لەوێن و لەوێش ئەوەی کە لە دەرەوەی ئەوەی کە لە سزنەکەشایە ئەوانەشی کە چەک فرێدن ئەمە دەبنە هێزێکی گەورە ئەم هێزە گەورەیە ئەتوان بڵێم خەتەرێکی گەورە لەسەر منطقە دروستەکە بە تایبەتی سنووری نێوان عێراق و سووریا تقریبا 600 کیلۆمەترە 600 کیلۆمەتر ئەوان لە هەر ئاستێک و بیانوێت داخڵ بن بە تەواوەتی ئەمنی منطقەکە تێکەدا جا ئەمە هەر خەتەرێک نییە لەسەر برین بۆ منە ڕۆژاوە خەتەرە لەسەر هەموو لایەکمان لەلایەکە ئەوان بیانێت لەم 600 کیلۆمەترە چۆن بیانوێ بێنە ژوورۆ ئۆکە کەس قسە ناکە بەڵام لەم 600 کیلۆمەترە کورد بۆی نییە فریای کوردی تر بکەوێت یعنی لە بمانوێت لە باشوورەوە بچین بۆ ڕۆژاوا ئەمەش بۆ خۆی یعنی دیسان غەدرێکی گەورەیە لە میلەتەکەمان نەکرێ و لە هەمان کاتە ئێوە ئەبێ ئەوەش بزانن لەم حاڵەتەیە کە ئێمە لەو ڕۆژێک کە شەڕ دەستی پێکردو لە شێخ مەقسوود و لە تەواوی شوێنەکانی تر ئێمە هەر تەمەشاکاری تەمەشاچی مەیدانەکە ئەبین و لە ڕاگەیانەکان و ئەیبینی کە چۆن بە چ شێوازێک بە چ مامەڵەیەکی نائینسانیانە لەگەڵ کچانی شۆڕژێر لەگەڵ ڕەمیکردنی لاوەکان بە فیشەکی کلاشیکۆڤ لەگەڵ چواردەورەدانی خەڵک و برسیکردن و خەڵکۆکردنەوە و ئیهانەکردن هەموو ئەمانە واکە ئاگر لە زەرگ بەرەدا بۆ یەکە ئێستاکە میلەتەکەی ئێمە کاتی ئەوە هاتووە کە ئەمە لەمە زیاتر ئەمە بەم شێوەیە قبول نەکرێت چونکە خەتەرەکە وەکو باسماگە خەتەرەکە گەورەیە ئەوە دامانە ئەم شەڕە دامانە هەفتەیە دوو هەفتەی تری خایەن باشە کاکە تو هەر چواردەوری گیراوە لەم لاوە تورکیا پشتەوەی لێگرتووی لەم لاوە عێراق 600 کیلۆمەتر لێگرتووی تورکیا 909 کیلۆمەترە حدودەکەی لێت گرتووە لەم لاوە چەتەکان خوارویان لێت گرتووە باشە ئەم میلەتە چی بکە ئەی نابێت ئەم میلەتە بێت تەکبیرێکی لێ بکەین کە چۆن ئیدارەوە دامانە شەڕوان پیاوە مەردە قارەمانە کچەکانمان قارەمانن شەریفن ئازان تێکۆشەرن دامانە ئەوانە شەڕەکەن بەڵامی خۆ ئەبێ خواردن و پێداویستیان بۆ دابین بکرێ هەم بۆ میلەتەکەش ئێمە ئاگادارین لەوەی کە گەورە و بچووکی
ڕۆژاوە هەمووی چەکی هەڵگرتو هەمووی دەستی داوەتە چەک و مەردانە و قارەمانانە لە شوێن خۆیان ئەجوڵێن و شەڕەکەن و بەرگریەکەن بەڵام خوا بێ پشتیوانیان بۆ پیا بکرێت جا ئەم پشتیوانی ئەمڕۆکە بۆ ئێمەی کوردستانیان جا چ لە باکوور بین یان لە باشوور بین یان لە ڕۆژهەڵات بین ئەرکی سەرشانمانە ئەمە خێرکردن نییە من ئەگەر بێنمەوە بەرچاوخۆتان دەیان لە دەیان و لە سەدان شوێن کۆمە کۆکرایە و بۆ غەزە و بۆ چۆ و بۆ چۆ و بۆ چۆ کە ئەوانش مرۆڤن حەقی خۆیانە بەڵام هەر تەمەشاکن بزان غەزیەکان بزان ئێستاکە چۆن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سوکایەتی بە میلەتی کورد و بە ژنانی کورد و بە شەڕوانانەکەن ئەوەشمان هەر کێشە نییە بۆ توانیمان کۆمەک و پشتیوانی و هاوکاری بۆ غەزە کۆکەینەوە بۆ ئێستاکە ناتوانین پشتیوانی بۆ میلەتەکەی خۆمان ئەو میلەتەمان کە لە چوار لاوە دەورە دراوە لە چوار لاوە گورگ بەر بۆتە گیانی لە چوار لاوە چەتە بەر بۆتە گیانی لە چوار لاوە دەیانەوێ ئەو میلەتە ورد و خاش بکەن هیچی نێڵن لەبەر ئەوە ئەرکی سەرشانی ئێمەیە کە هەم ئەم خەتەرەی کە ئەکەوێتە سەر هەرێمی کوردستان خۆمانی بۆ ئامادەکەین و ئەم خەتەرەی کە ئەکەوێتە سەر عێراقش هەر بە هەمان شێوە و هەم خەتەرشە بۆ سەر ڕۆژاواش کە لەوێ ڕەنگە ئەم هەموو بەتابەتی کە ئەوەی سژنی هۆڵ زۆر گەورەیە و ڕەقەمەکەش زۆر گەورەیە و ژمارەکەش گەلێ گەورەیە لەوێ ئەمە هەر بنن بە هەر شار و شارچکێکەوە هەمووی تەختەکەن بۆیە کە ئەبێ بە گرنگیەوە کاری لەسەر بکرێ و هەوڵدەن حەسەن من بەڕاستی باوەڕم بە هیچ تەحالفاتی دەولی و ئەو هەموو درۆیی کرا و ئەم هەموو پشتیوانیە کە هەمووی درۆ دەرچوو تەنها دەیانەوێت لەم منطقەیە کورد بگۆڕنەوە بە پارە لێرە میلەت بوونی نییە لێرە تاریخ درۆیە لێرە هیچ ڕاستیەک نەماوە تەنها یەکشت ماوە تەنها یەکشت هەمومان ئەوە بچین مەخاومەکەین بچین لە بەرامبەر دوژمنە چۆکدا نەدەین ئەوان چیان پێ قابل ئێمە یعنی ئەوان ئاویان لێڕوا ئێمە خوێنمان لێ ئەڕوا بۆ یەکە تەنهاشت بۆ ئێمە مقاومەکردن هەر مقاومەکردن لەبەر ئەوە هیچ پێویست ناکە ئێمە جارێکی تر پشت بە هیچ کەسێک ببەستین مرۆڤ وەکو لە پێشوشە باسم کرد خۆ مرۆڤ دەجا نامرێ یەکجا ئەمرێ لەبەر ئەوە ئێمە لەسەر خاک و نیشتیمانی خۆمان عەرزی کەسمان داگیر نەکردووە خاکی کەسمان داگیر نەکردووە شەرەف و کەرامەتی کەسمان نەوروژاندووە نەچینەتە سەر ماڵی هیچ کەسێک خەڵک دێتە سەر ماڵی ئێمە دەوێت کەرامەتی کورد ورد و خاش بکە من داواکەم سەرکردە سیاسیەکانی کوردستان هەر چوار پارچەی کوردستان ئێستا فرسەتە ئێستاکە ئەم فشارێکە هاتووە فرسەتێکی گەورەیە بۆ ئەوەی مێژوو تەسجیلکەن بۆ ئەوەی ناوتان لە دنیاە وەکو سڵاحەدینی ئەیوبی و وەکو نیلسن ماندلە و وەکو هەزاران هەزار تێکۆشەری ئەم قارەمان ئەم وڵاتە ئەم نیشتیمانە خەڵک باستان بکە خۆم ئێمە هەر ئەمرین ئیتر بۆ بەکو لە مەرجی بمرین بۆ وەک پیا و وەک مەرد نەمرین لەبەر ئەوە کاتێتی ئێمە هەم پشتیوانیان بۆ کۆبکەینەوە خواردن و پێداویستی و ئەمانە هەم چەک و تەقەمەنی و هەم خۆشمان حازر بین بچین بە پیریان و جەخۆ ئێستاش ئەگە بڵێ ڕێ عەرزش نییە زەوی چوار دەوریان گیراوە و لە عێراقەوە 600 کیلۆمەتر و لە تورکیاوە 909 کیلۆمەتر و هەموو چوار دەوریان گیراوە خۆ ئەتوانین بە فڕۆکە و لە ئاسمانەوە فریانکەین و بچین فرای بڵێن هاو نیشتیمانەکانی خۆمان بکەین لێوێ جا من هیوادارم ئەم فرسەتە بقۆزینەوە فرسەتە بۆ ئەوەی مێژوو بۆ هەتا شایدی لەسەر قارەمانەتی و لەسەر جوامێری و لەسەر وەفای گەلی کورد بکە نەک چیتر بمانگرن و یەکێک ڕەمیمان بکەن و یەکێک لە خان و فڕێمان دەنە خوارەوە و ئەمڕۆکە بینیم کە چەند چەتەیەک دوو ئافرەتی تێکۆشەری قارەمانی شۆڕجێڕان گرتووە وەڵا وەرە بابی بێن بۆ هینەکەیان ئەمیرەکە تیرۆریستەکان مەسوولەکان ناوی چییە بیبن بۆ ئەمیرەکان وانە وەوە پیاوی ئەو قسانە کە جۆی لێبێت جەرگی ئەوێ بە ئاو جەرگ بۆ یەکە ینی من ببوورە کە تۆزێک تون قسم کرد یان تۆزێک ئەشک هاتە خوارەوە ینی مەسەلەکە ئەوەیە ینی مرۆڤ تحملی ئەو وەزعەناکە ینی ئەم زوڵمەی ئەکرێ ئەم غەدرەی ئەکرێ ئەم تاوانەی ئەکرێ بەبەرچاوی جیهانەوە بەبەرچاوی دیموکراتێتی ئەوروپاوە بەبەرچاوی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکانەوە بەبەرچاوی ئەمریکا و دنیاوە هیچ کەسێک نقەی لێوە نایە هیچ کەسێک بە ئەم خوێنە ڕابگرین
لەبەر ئەوە ئەمەیە دەردەکەی ئێمە کەس لە سەرمان نایەتە جواب خۆمان ئەتوانین لەسەر خۆمان بینە جواب. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد عوسمان سەرکردە لە یەکێتی نیشتمانی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێز بنیاد جزیری ڕۆژنامەوان لە قامیشلەوە لەگەڵمان بووی. سوپاسانەکەین. سپاس بۆ بەشداری بەرنامەی پانۆراما. دۆخێکی دژوارە بەڵام مۆراڵی کورد هێز و ئیرادەی کورد هەمیشە بەرە و بەرزیە. ئێمە پانۆرامامان پێشکەشکردن، ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن. خواتان لەگەڵ.